لیارێکی دواخراوی هەفتەی چواردەی خولی ئەستێرەکانی عێراق یانی هەولێر لەسەر یاریگای خۆی و لە بەردەم هاندەرانی پێشوازی لە کەرخ دەکات. یاریەکە پێنجشەممە کاتژمێر 9:30 خولەکی شەو لەسەر یاریگای فرانسۆ هەریری ئەنجام دەدرێت. یانی هەولێر لە کۆی 18 یاری خاوەنی 21 خاڵە و لە خانەی چواردەی ڕیزبەندیە. تەواو یاریزانەکانی بۆ یاریەکە ئامادەن. هەرێکە لە محەممەد قاسم و ئاکام هاشمیش لە پێکان گەڕاونەتەوە، بەڵام ئاکام ناتوانێت بەشداری یاریەکە بکات. استعداداتنا جيدة لمباراة الكرخ. تعرف فريق الكرخ واجهناه في ئامادەکاریمان بۆ یاری کەرخ باشە. لە ئەجام سوپاس بە خواتوانیمان لێیان ببینەوە، بەڵام ئەمە جیاوازە چونکە لە خولە و دواخراوە. بۆ ئێمەش زۆر گرنگە یاریەکە چونکە بەرەو خانەی باشترمان دەبات. با یاریزانەکانیشم وتووە کەرخ تیپێکی ئاسان نییە، بەرامبەر هەموو تیپەکان باش دەرکەوتووە، بەڵام ئەنجام خزمەتی نەکردووە. مع كل الفرق اللي واجهها يقدم مستويات طيبة، ممكن نتائج ما خدمته هذا الموسم. یانەی کەرخ خاوەنی تەنها 17 خاڵە و لە خانەی 17 ڕیزبەندیە. بەنیەتی تۆڵی شکستەکەی لە جام هاتۆتە هەولێر، بەڵام ڕاهێنەرەکەی بەهۆی خولی پڕۆی ڕاهێنەرایەتی و 4 یاریزانیشی بەهۆی پێکانەوە لە یاریەکە بێبەش دەبێت. ففريق أربيل يختلف عن بداية المرحلة الأولى. هەولێر لەم چەند یاری بەم دوایە بە ئاستێکی بەرز دەرکەوتووە، جیاواز لەو تیپەی سەرەتای خول و ئەنجامەکانی باشترە. یاریەکە بۆ ئێمە گرینگە بۆ 3 خاڵ هاتوین چونکە پێگەمان لە ڕیزبەندی باش نییە. تیپەکانی دواوی ڕیزبەندی لەگەڵ ناوەڕاست جیاوازی خاڵیان کەمە. ئێمەش دەمانەوێت لە دواوە دوور بکەوینەوە و بەرەو ناوەڕاستی ڕیزبەند هەنگاو بنین. هەردوو تیپ لە 38 یاری فەرمی ڕوبەڕوو یەکتر بوونێتەوە. 10 سەرکەوتن بۆ هەولێر بووە و 15 بردنەوەش بۆ کەرخ. لە 13 یاریش هەردوو تیپ یەکسان بوونە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.